ل پارێزگا دوک بەرەڤیاتی نەکردنش بوو یەکێ لە پشتی پرۆسێس ئازادکردنا مووسڵێ ڕێژەیەکە زۆری ئاواران قەستا پارێزگا دوک بکەن. ئالیکارێ پارێزگایە دوک ژێژ بووی کاروبارێ ناوارە و پەنابەران دبێژە. پێشبینی تێکردن کو ڕێژە هەری زۆری ئاوارەیان قەستا پارێزگا دوک بکەن. بەرپرسێ ڕاگەاندنا بۆردێ کاروبارên مرۆڤاتیشی دبێژە مە بەرهەڤیên باش کرینە لێ دوێت لە سەرهەمی ئاستان ئالیکاریان مەبێکردن ئەژبەرک و بارێ مە زۆر گرانە. اف کمپل سنورین پارێزگا هاتوکینە چێگرن و اف ئاوارە وەکی بژین تێکەلی ئاوارێت کەون و تێکەلی باژێر و سنترێت باژێرە دوکێ نابن. بجا ئەودیمیتن کالدیس چند ئەفرێژە قەستا پارێزگایەکە دێودی فوان ئەوێدیا چونکە هەر ساڵ هەڤرێژی جیاتیا دەست چاکردن سلێمانی جیاتانیا دەست چاکردن بەس ئەو کاتێ چند ڕێژە ئێتە پارێزگەها دوکێ و ئەزوو بۆرەمەژی عندێ هەکی ئەوە هەمە ڕێژە سەرەکی بەرە و پارێزگەها دوکێنەوە. ماجی خو ئامادە کردیە وەک بردێک کاروبارین مرۆڤاتی پارێزگا دوکێ بەرهەڤیە خویا دیار کردی وان 5 کەمپا ئەنجی 6 کەمپا یان چەند کو پارە بودجە بۆ وان کەمپا بهێتە دان ئەمژی بەرهەڤین کو وان کەمپا ئاوا بکەین و پێشوازیەوە بکەین و ڕاستیژی دووکێ بۆرەوەی گرانە. يعني از بين ما كجمهورة كجلاك مازن هبيتن كو خاصة بارزقا دوكي كتن ممكن يديو بزحمات بيت. ساخلمیا پارێزگا دوک جی دبێژە پێشبینیە هەر تشتیت کەین و بەرەڤیên باژی هاتی نەکردن. هەر ji tîmên gerok û tadgehîte nexweşxaneyan ku di 24 demjimêran de dêt haletê amade başiyê dabin. چهار جهات ندست نشان کردن وان چهار جهات دی تیم دکتر و پرستار و دکترت مخدر همیل وری حاضر بنه و بو پشتوانیا پیشمرگه البری وان دی امبولانس هبن پشت وانج دی امبولانس هبن گهاندنا برینداری بو ویجی و اگه پیویز بو وگو هستن نخوشخانه جی دیتا وگو هستن زیده کرنا وان تیما دلگوره پی تی وی بید اگر پی تی وی بو دزتل لیتا کرن و ما همی حاضری جی کریا بو چنده نخوشخانت میت هوارات نجی و نخوشخانت گشتی جمعیه حاضری خو کیا و کو پیشوازی همی بریندارات کن تێگوتن کو شەش کەمپێندی لە پارێزگا دوک بهێنە دروستکردن بە vêyekê هەژمارە کەمپان لە سنوورێ پارێزگا دوک dibine 28 کەم. وەکێ aliyên peywendîdar jî dibêjin ez ji ber wê bargiraniya li ser milên dihûkê etnihada dikarin nêzî 15,000 awareyan werbigirin. Abdusamat Rêkanî, NRT, Duhok.